کە بە خێراتنی کەناڵەکانتانەکەین بۆ ئێرە بۆ بە هاناوە چوونمان ئێمە وەک کە سوکاری پۆلیسی هێزەکانی ناوخۆ لەلایەن پارێزگاری کەرکووکەوە بۆ ماوەی 3-4 مانگە پارچە قەتع زەویمان بۆ دەرچووە بۆ کە سوکاری شەهید هەموو شەهیدەکانمان نزیکەی 15 ساڵە شەهیدن و 50 ئایلەین بە کتاب لامانە و خۆیان ئەم کتابیان داوە پێمان کەوا پارچە زەویمان بۆ دەرچووە و بە تەوقیع خۆیان و لای هەموو ناوێک ڕقم پارچە زەویەکەی بەرامبەرە پاش هاتون و ڕۆشتنێکی زۆر بۆ بەلەدیەی کەرکووک بۆ قیادەی شورتە بۆ مەحافەزە هەموو برادەران ڕۆشتونە و شکاتیشمان تۆمار کردووە لە دەستەی نەزاهەی کەرکووک لای بەڕێز دادوەر بانگێژنامەی ئاراستەی مەحافەزەی کەرکووک و قیادەی شورتە و بەلەدیەی کردووە کەوا بۆ ئەم ئەرزانە کتابەکانمان بۆ تەواو ناکەن و بماندنێ قڕعەکەمان بۆ بکەن بڕۆین بۆ تەسجیل عەقاری و تاپۆکانمان دەنێ ئیستا ماوەی 2-3 مانگەیەمە هەموو شۆکەین ئاخر شت گەیشتین بەوەی کەوا قەتعەکانمان دیار نەماوە هی هەر پەنجاکە نەک بڵین هی 1 و 2 3 و 4 هی هەر پەنجاکە دیار نەماوە ئیتر چی لێ هاتووە ئێمە نازانین ئێمە داواکارین لە بەڕێز ڕەئیس وزەرای عێراق لە بەڕێز عەبدولەمید شمەری وەزیری پۆلیسی ناوخۆی عێراق بێ بە هانامانەوە ئەگەر حەقمانە حەقەکەمان بۆ بگەڕێنێتەوە